بەهۆی قۆڕەخکاری لە بازاڕی ئازاددا جارێکی دیکە نرخی بنزین لە هەرێمی کوردستان بەرزکرایەوە. بە بڕای شارەزایان پەرلەمان و لایەنە پەیوەندیدارەکان نێنە دەنگ نرخەکە زیاتریش بەرز دەبێتەوە. بەرزبوونەوەی نرخی بنزین بە پاساوی بەرزبوونەوەی نرخی دۆلار و باشخستنە سەر هێنانی سوتەمەنیە. دەوترێت لە ئێستادا بە بڕیاری وەزارەتی سامانە سروشتیەکان چەند هێندە باج خراوەتە سەر هێنانی سوتەمەنی لە مەرزەکان بە جۆرێک ساڵانە نزیکەی 7 ملیۆن دۆلار لە بازرگانەکان وەردەگیرێت لە بەرامبەر گواستنەوەی سوتەمەنی. هیچ کەسیش نازانێت ئەو پارەیە چی لێ دەکرێت. لەم بەدۆداچوونانەمانەوە لەم ڕوونکردنەوەکەی خەینە ڕوبەڕاستی بۆ هەموو لایەکی ڕاگەێنین ئەو بابەتانێک کە هۆکاری سەرەکین بۆ بەرزبوونەوەی نرخی سوتەمەنی. هۆکاری دەرەکیمانەیە کەمانە هۆکارێکی زۆر تا ڕادەیەک لاوازە وەکو بەرزبوونەوەی نرخی دۆلار و بەرزبوونەوەی نرخی نەوت و هۆکارە تەندروستیەکان و هۆکارە سروشتیەکان. بەڵام ئەوەی جێ تێبینی ئەمە هۆکاری ناوخۆیەکە بەڕاستی زۆر جێی ئەسەفە بۆ ئێمە کە حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی سامانە سروشتیەکان و لایەنە ئیدارەکان خۆیان هاوکارن بۆ بەرزبوونەوەی نرخی سوتەمەنی. بۆ نمونە من لەم بابەتە ئێمە ڕۆڵی وەزارەتی سامانە سروشتیەکان بەڕاستی ڕۆڵێکی زۆر خراپە و ڕۆڵێکی خراپە گێڕن لە بەرزکردنەوەی نرخی سوتەمەنیە. بۆ نمونە لە 7 سی 2021 هەتاکو ئێستا بە پێی ڕێنمایەکی وەزارەتی سامانە سروشتیەکان بۆ هەر بارهەڵگرێکی سوتەمەنی بڕی 300 بۆ 400,000 دینار ئێستا زیاد کراوە لە دەواازە سنوورەکانە. بۆ نمونە ئێستا بڕی 7 دۆلار وەرەگیرێ لە هەر تەنێکی سوتەمەنی کە ڕۆژانە سلێمانی نزیکەی 200 بار هەڵگردێتە ناوە. ئەم 200 بار هەڵگرن نزیکەی 5,000 تەنەوە. ئەم 5,000 تەنە بڕی هەر تەنێک 7 دۆلاری لێ وەرەگیرێ بۆ ڕێگاوبانەکان کە 1 دیناریشی بۆ ڕێگاوبان ناڕۆکە. ئەمە دواتر ئەبێ هاوڵاتی بیدا و ساڵانە نزیکەی 12 ملیۆن دۆلارەکە کە ئەمە حەقی مەشروعی هاوڵاتیانی سلێمانیە کە لە گیرفانی ئەمان دەرەکرێ بەداخ وەزارەتی سامانە سروشتیەکان ئەیبا. ڕۆژانە 200 بار هەڵگری بنزین دەهێنرێنە نێو شاری سلێمانی و ژمارەیەکی ئێجگار زۆر بنزیخانەش لە شارەکەدا هەن. بەر لە ساڵی 2014 بنزینی حکومی بە نرخی کەمتر لە 500 دینار بە هاوڵاتیان دەدرا، بەڵام ئەوەش بە بڕیاری وەزارەتی سامانە سروشتیەکان ڕاگیرا و ئێستا سەرجەم بنزیخانەکان بوون بە بازرگانی و لە سەر و 700 دینار بۆ هەر لیترێک بە هاوڵاتیان دەفرۆشرێت. ئەوەش بارگرانیەکی دیکە و قەیرانێکی دیکەی دروست کردووە. ئێمە چەندجار قسەمان کردووە لە سەر بنزین هەمی بازرگانیە، یعنی بنزینی حکومی نییە لە هەرێمی کوردستانە. سەرجەم بازرگانەکان لە دەروی هەرێمی کوردستانە و بنزینەیەنن. دوای ئێستا باش خراوەتە سەر هێنانی بنزین لە سنوورەکان کە ئەمەش بارگرانێکی دروست کردووە بۆ سەرجەم ئەو بەرا بازرگانانەی کە هاوردەی بنزینەکەن و دوای ئەوە نرخی دۆلاری بە شوێکی بەرچاو کە خۆشتان بینیدان بەرامبەر دیناری عراقی بەرزبوونێ بەخۆبینی. ئینانا هیچ لە کێشەی کواردەکەی کێشەمان نییە لەبەرەوەی سەرجەم ئەو موادانی کە ئەو بنزین و نەوت و گازێکی هەرێمی کوردستانەوە بە شوێکی بەرچاو لە مەرزەکانە پشکنی بۆکرێ و هەر کەس وەرشتێ بە پێ و ماسەواتە لەبێ نایڵبێتە ناو هەرێمەوە. بۆ چارەسەری گرفتی کەمی بنزین و بەرزبوونەوەی نرخەکەی پێشنیاری ئەوە کراوە پاڵاوگە ناوخۆیەکان بنزین بخەنە بازاڕەوە. بۆ پێی هاوردەی بنزین لە دەرەوە تێچی زۆرە و بە نرخێکی زیاتر هاوردە دەکرێت. لە هەمان کاتدا لەلایەن بەرپرسان و کۆمپانیەکانەوە قۆڕکاری لە بنزین دەکرێت و بێ لێ پێچینەوە یاری بە نرخ دەکرێت. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.